دەمێکە وتومە نان و ئەو نەبێت جیدێ لە بەدرگاکە تابێت. سڵاو دەبێت ئۆتۆمبیلی دڵخوازی تۆ چی ئۆتۆمبیلەکە؟ سڵاو لێ وەژن ئۆتۆمبیلی دڵخوازی من لە جۆری فۆرد مۆستانگە. باشە بۆچی فۆرد مۆستانگ؟ فۆرد مۆستانگ بە تایبەتی شەش بستۆنەکەی هەم سەرفێتێکی کەمی هەیە و قوتێکی زۆ باش هەیە. بە تایبەتی بۆ دەستکاریکردن ئەتوانین دەستکارێکی باشکی قوتێکی زۆ لە هێزی خۆی زیاتر پێشەشتەکە. ئەتوانێت تا چەند کیلۆمەتر خێرایی بڕات؟ ئەم ئۆتۆمبیلانەی کە لێرە ئەمانە شەش بستۆنن تقریبا تا 260 کیلومتر 280 کیلومتر ڕۆنگە دەستکاری بکرێت. احتیاجی خۆیان تقریبا 200-220 ڕۆن بە احتیاجی. باشە گەنجان زیاتر حەزیان لە چی جۆرە ئۆتۆمبیلەکە؟ گەنجان بەعام لەم ئۆتۆمبیلانە مۆستانگ و کامارۆ چالنجەرمان هەیە. هەر کەسە و بەپێی حەز و خولیای خۆی. سەمە شخصی خۆم حەزم لە مۆستانگە هەیە، حەزی لە چالنجەرە لەبەرەوەی ناوی فەرعتر و دانیشتنی مڕحترە. گەنجان بەعامەڵێن BM. BM لە ئێستا BM قوتێکی خۆشی چۆنڵی فراهم کردووە، سەرفیاتی کەمە و شقلێک و شێوەیەکی جوانی هەیە. لە ئێستا زیاتر گەنجان حەزیان بە BM بۆ دەستکاری کردن. هەندێک گەنجانەوەیان هەرچی ئۆتۆمبیلە لۆگۆیکی BM ناژی. لەوانێ لای کۆمەڵە گەنجوابێ لای من ئەو لۆگۆیە نایان بەهەموو دنیا. لۆگۆی ئۆتۆمبیلە؟ بەڵێ. تقریبا من لە 2014ەوە مۆستانگم پێەیە هیچ BM لەگەڵمان نەڕۆشتووە. هەچ BMێگەیە بابێ لەگەم ناسی باکە. حازرم. یعنی ناتوانێت؟ ناتوان لەگە سیارەکەم ناناڕۆ سیارەکەم فەرقەکە 8 سۆپەرچارجە دەستکاریە. بەڵام ئەگە تۆ بە BMێک 8 بێ لەگە شەشەکە سیباکەی دیارە هەرتۆی بیتەوە. هەندێک جار عەرز دەکرێت ئۆتۆمبیلانە ئازیەت نادرێن. احتیاجی ئەگەر بزانێ هەندێکە زێلی نازانێت کە دریفتیا سیباقی پێگا، بەڵام تۆ ئەگەر دریفت سیباق شتێکت بە ئۆتۆمبیل کرد بەڵام ڕۆن و بنزینت باش بوو هیچ کێشەی دروست ناگەیە کە شارەزایی لێ بوو ئینشەڵا کێشە بۆ نەبوو مەکینە بۆ سیارەکە دروست ناکە.